بنای خۆی گەورە میروان لە بەرنامەی پەروەردی تایبەتەوە لەگەڵتانم سڵای خۆی گەورەتان لەبێ بینەرانی بەڕێز خۆشحاڵم کە لە شاری هەولێرەوە لەگەڵتاندا دەبم ئیمڕۆ لەگەڵ مامۆستایەکی پەروەردەی تایبەت کە بەڕێزیان ئەزموونی کارکردنی هەیە لەگەڵ منداڵانی ئۆتیزم هەر لەم ئەزموونەوە هۆکارێک کە دواتر باسی دەکەین هانی داوە کە توانێتی کتابێک لەسەر بابەتی ئۆتیزم بنووسێت هەم باز لە ئەزموونی ژیانکردن و ئەزموونی کارکردن لەگەڵ منداڵی ئۆتیزم باز دەکەین و هەم باسی ناوەڕۆکی ئەم کتابە دەکەین ئایا سەرچاوەی دەستپێکی نووسینی ئەم کتابە لە چووە سەرچاوی گرتووە و ئێمە وەکو ئەرک و بەرپرسیارەتێک بە تایبەتیەوانی کە لە ناو ئۆتیزمدا کار دەکەن دەکرێت تواناکانی خۆمان بەگەڕبخەین بۆ ئەوەی بە جۆرە لە جۆرەکانی تر ئەو بۆشایانی کە لە ناو دنیای ئۆتیزمدا هەیە لەم کۆمەلگادا پڕ بکەینەوە. مامۆستا ئوسامە سەفوانتان پێ دەناسێم سڵای خۆی گەورەتان لە مامۆستا گیان. زۆر سپاس سەرەتا دەستخۆشی و بەرنامە جوانتان لێ دەکەم بەڕاستی ینی بەرنامەی وا جوان لەو مەجاالەی زۆر پێویستە ینی پێویستە هەم قاناتەکان بەرنامەی تایبەت بە لەو مەجاالەی یان بەرنامەی تایبەتیان هەبی لەو مەجاالەی کە ئۆتیزمە بەڕاستی ینی پژوێ خراە لە زۆربەی کەناڵەکان ینی زۆر بە زەروری دەزانم کە زۆر ئیحتیمام بەو مەجاالەی بدرێت کە ئۆتیزمە. دیسان بەخێر بەنام ئوسامە لە سنتەری ئۆتیزمی حکومی مامۆستام و تقریبی لۆ 3 ساڵ دەچێ لە سنتەری ئۆتیزمی حکومی مامۆستام و ڕاهێنەرم. بەڵێ زۆر باشە ئەو سنتەرێکە لێ بەس منداڵی ئۆتیزم بەڵێ بیرکۆڵ و داون و دواکەوتیژیری و ئەوانە وەرناگیرێ فقط ئۆتیزمە. فقط ئۆتیزم زۆر باشە. مامۆستا ئەگەر بچینە ناوەڕۆکی پەیامی ناو بەرنامەکەمان ئەم هۆکاری کە پاڵنەرێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کتابێک بە ناوی ئۆتیزمەوە بنووسی هۆکارەکەی چی بوو وەکو بەرپرسیارەتێک بینیت یاخۆ کۆی بینیت کە بۆشایەکی گەورە لە بوارەیدا هەیە؟ ڕاستی ینی زۆر هاتوچۆی کتێبخانەکانم دەکرد یانی دەمویست معلوماتم زیاتر بیتن زیاتر بەرە پێش بچم ینی کوو بتانم ڕاهێنان بۆ منداڵانە بکەم و بە داک و بابەکان ینی داک و بابەکان عاز دەم بەرە پێش بە منداڵەکان و ڕاهێنان بە منداڵەکان بکەن یان تەماشام دەکرد سەرچاوە هەر نەبوو هەر کتابێک نەبوو بە کوردی ینی هەبوو تاکتاکەویش کتابە تعلیمی نەبوو ینی داک و باب هەم مامۆستا هەم ڕاهێنەر نەیدەتوانی استفادە لە کتابەکان بکاتە فقط باسی تاریخ و مێژووی ئۆتیزم و هۆکارەکان و ئەمن هەستام ئەو فکرێت تقریبان 2 ساڵ پێوەی خەریک بوومەوە کتابەکە زیاتر تعلیمیە لۆ بەرە پێشبردننی منداڵی ئۆتیزم هەنگاوی زۆر کاریگەری تێدایە و هەم دەتانی لەو کتابی ئاستی منداڵەکەی دیاری بکەیت کە لە چه ئاستە چیە و زائیدەن دەتانی جیاوازی بکەیت لە بینی منداڵێکی ئۆتیزم و بیرکۆڵیان ئۆتیزم و دواکەوتی ژیری. زۆر باشە کاتە هەڵسەنگان دەتوانێت بکرێت بە جوانی باس کرێ و ئاستی منداڵەکەی دیاری دەکەیت و هەڵسەنگانی لۆ دەکەیت چ بەرنامەی لۆ دادنێ چ بەرنامەیەکی بۆدادنێ هەڵسەنگاندن مامۆستا کاتە دەتوانین بڵێن ئەوەندە قورس نییە کە خێزان ئەم دکتۆر ئەو دکتۆری لەکەم تری ماوەدا ئەم شوێن ئەو شوێنەی پێ تا ئەگە تۆ زانیت منداڵێک گرفتی هەیە لە گەشە و پێگەیشتنیدا ڕێک دەبێت خێزان بڕیاری ئەوە بدات کە ئەم منداڵە پێویستی بە ژینگە سازێک هەیە پێویستی بە ڕاهێنان هەیە بۆی وردە بەرەو پێش بچێت. دەستنیشانکردن ناڵێم ئاسانە و ناڵێم زۆر زەحمەتیشە ینی ئەها بە چاوەشی گەورە تەماشا بکرێت کە برێن وەڵاهی زۆر زەحمەتە بەم ناکرێت با بی بەمەکەم پسپۆڕەشی یەک دنیا پارەشی لێ وەرگریتن لێوێندە ئەلێرە ئەو پێوەرە کە منداڵەکەی دەستنیشان دەکات لەسەر پێوەری DSM 5 و DSM 4 باس کرایە کە ئەوە 2 پێوەری ئەمریکینە لۆ دەستنیشانکردنی منداڵی ئۆتیزم زیانی نارێم زۆر ئاسانە و زۆر زەحمەتیش نیە ینی داک و باب هەم مامۆستا دەتانی ینی بۆ پێوەرەی منداڵەکەی بزانین لە چ مستەوایەکە. زۆر باشە ئەم پێوەرانی دەستنیشانکردن DSM 5 و خۆڕشتر باست کرد کە پێوەرێکی دەستنیشانکردن منداڵی ئۆتیزمە وا بەڕوونی تێداتی گەر خێزان بۆ نمونە هۆشیارێکی تاو یاخو زانیارێکی تاوی نەبێت سەبارە بە ئۆتیزم بتوانێت وەکو بۆ نمونە ئێستا بابەتێشکە هەیە وەکو ئێم چاد وایە کە منداڵ لە خوارد 2 ساڵی و خێزان دەتوانێت بۆ خۆی فۆرمەکەی پڕکات و هەڵسەنگانێ بۆ منداڵەکەی بکە کە منداڵەکەی ئایا گرفتێکی هەیە وە جۆری گرفتەکەی چێ بۆ ئەوەی وەکو گوتمان ژینگە سازێکی بکە یەکسەر ئەم پێوەرە هەڵسەنگانان لێرەدا هەیە. بەڵێ پرسیارەکە جوانە بە خشتە هەمووی تێدایە زۆر باشە پێوەرانەی بە خشتە تێدایە بەڵێ زۆر باشە دیاریکردنی ئەم پێوەرانە دانانی ئەم پێوەرانە لەناو ئەم کتابەیدا تەنها بۆ منداڵەیە کە لە سەروی
2 ساڵ بۆ 3 ساڵەوە گرفتی پێیدا دەبێ وردە و دەپاشەکشە دەکە لەو توانانی کە بەدەستی هێنا یاخود لە تەمەنی ساواییش دەکات کۆمەڵە گرفت هەبوو بتوانێت دەستنیشان بکەیت. بەڵێ ئەو پێوەرانەی باسم کردێ زیاتر دەتانی ینی ئەو منداڵەکەت کە لە دایک دەبیتن ئەو پێوەرانە دەکرێت ینی بۆ پێوەران دەستنیشان بکەیت چکە لە ساواییەوە ئەو نیشانانەی ئەو منداڵانە ئەو منداڵە هەیتی داکوباب کە زۆر جار نازانیت وە دەزانی ئەو منداڵە و ئەتیادی ئەو نیشانانە لێ بەس ئەوانم هەم بە تەفاسیل باس کردە کە دەکرێت منداڵک کە لە دایک دەبێت و بتانی دەستنیشانی بکەیت کە بزانی چ حالەتە چی هەیە ئەو سەبەبانی هەموو تێدای هۆکارەکانی شتێدای بۆ زۆر باش. پێوەەکان دەستنیشانکردن تەواوی لایەنەکانی بۆ نمونە ڕۆفتاری زمانەوانی کۆمەڵاتی ئەوانە هەڵسەنگانی تێدانی بڵێ ئەوها بە تەفاستێدانە زیاتر دەستنیشانکردنی منداڵەکەی کە چ گرفتە چی هەیە و بەس پێوەرە چ تایبەتم هەیە من کە تقریبان لە 80 پرسیار پێک دێتن لۆ دەستنیشانکردنی هەموو لایەنەکان هەم لایەنی هەستەوەری هەم لایەنی جوڵەی هەم لایەنی کۆمەڵایەتی منداڵەکە و لایەنی زمانەوانی پێوەرە چ تایبەتم هەیە بە سزل لەکنمە بۆ پێوەرەی منداڵەکەی دەستنیشان دەکرێن. زۆر باشە. دەستنیشانکردن بابەتێکی زۆر ینی پێویستە پێش ئەوەی کە منداڵ تەداخلی ڕاهێنان بکرێنە نیە؟ ئەکید زۆر پێویستە منداڵەکە تو ناتای ڕاهێنانی لەگە بکەیت کە مەشاکلەکانی نەزانانی زۆر پێویستە تو نقطە بە نقطە مەشاکلی ئەو منداڵی بزانی ئەوزە ئیش لەسەر ئەو نقطانە بکەیت و بەرە پێشی بێ ئەگەرە تو نەزانی منداڵەکە چ مشکلێکی هەیە ڕاهێنانی ئەشوایی بەڕای سوودی نابێتن یعنی دەکرێت پێویستە تو ئەو گرفتەکانی منداڵەکان بە نقاط بە یەکێک بزانی کە لە چ لایەنێکی گرفتی هەیە ئیش لەس ئەو لایەنانە بکەیت. زۆر باش ماوەسەر ئاماژە بۆ بکەین. ئەمە پێوەەکان کوتمان تێداتی دەتوانێت هەڵسەنگانی بۆ منداڵێ بکە باشترین شتێک هەنگاوێک کە ببینێت کاتێک خێزان کە دەزانێت کە منداڵەکەی هەستەکە گرفتێکی لە گەشە و پێگەیشتنیدا بەڕای تۆ تەمەنی منداڵ تەمەنی زێڕینی منداڵ ینی پێویستەکە زۆر خێزان بە وردیەوە عنی مامەڵی لەگەڵکە بۆ واتایە گە پرسیارەکەم بە جۆرەشکە بکەم کاتێک منداڵێک بۆ من هەز دەکرێت کە گرفتێک لەگەشە و پێگەشتنیدا هەیە پێویست ناکە ئەم دکتۆر بچێ بۆ دکتۆر لە چێشکە پێشنیاری دکتۆرشکی بۆ دەکەی چێشکە پێشنیاری پسپۆڕشکی بێت کە بە هەز دەکەی بەس تەمەنی زێڕینی ئەم منداڵێک کە بۆ ڕاهێنانکردنا وردە خەریکە ینی بەزای دەچێت بە فیڕۆ دەچێت باشترین شتێک کە بمانەوێت ئێمە پەیامێکی زۆر ڕوون بۆ خێزانەکان بگەێنی خۆکۆکردنەوەیەک ینی پەیامێکی زۆر ڕوون بێ بۆ خێزانەکان چ شتێک بکرێت بۆ ئەوەی زۆر بە زووی قەنەعەت بهێنرێت کە ئەم منداڵە گرفتی هەیە و تاکە چارەسەریش بۆ هەنگاونا بە تایبەتی ئۆتیزم کە عیلاج و ئەم شتانە هیچ چارەسەرێکی 100% بمبڕکردن نێت تەنها ڕاهێنانکردن ئیسفادەیەکی بۆ بەرە پێشبردننی منداڵەکە. پرسیارکە جوانە لێرەدا ئەمە کە گوتت پێویست ناکە ئەو پسپۆڕ بەڕاستیە پسپۆرمان کەمە یان لەو مەزالێ یعنی ئەوەی هەڵدەستی ئەو ئیشەش دەکە هەر بەناوی پسپۆڕی دەچتە پێش لۆ حەسەب دەتانم برێم لەبەر لایەنی مادیە ینی زیاتر گرنگی بە لایەنی مادی دەکرێنە هەڵسەنگاندی ئەو منداڵیان دیاریکردنی مستەوای ئەو منداڵە و دانانی بەردامەکی جوان بەڕای من لەو کتابەدا دەتانی ئەتوو بێ ئەوەی پارە لە منداڵەکە سەر بکەیت بیبەیەکەنەوە پسپۆڕی لەو لای پارێ زۆر وەربگیرێ دەتانی ئەلێرە تو منداڵەکە دیاری بکەیت کە لە چ مستەوایە چێ و ئیشی لەسەر بکەیت. زۆر باش ڕێنمای تێدا بە شازی بۆ منەگەر منداڵەکەت ئەو گرفت و ئەو گرفت و ئەو گرفتەیە بل ناو کتابەیدا ئەو زۆر ڕێنمانی هەیە کە بۆ ئەو هەنگاوانی لەگەڵ بندرێ بۆی بەرەو پێش بچێت هەمووی بە دەقیقی تێدایە منداڵ ئەگە کێشەی خەوتنی هەبی یان کێشەی جوڵەی هەبی یان کێشەی زمانەوانی هەبیتن هەمووی بە دەقیقی باس کرای لەو کتابێک کە هەر کێشە و دەتانی ئەتوو چی لەگەر بکەی بەرامبەر بە کێشەکان کە پاداش سزایک و لەگەر بەکاربیینی بەچنەوەچی بەرە پێشی ببێ بەڵە. زۆر باشە کاتە ئەم پێدانی ئەم ڕێنمایانە شتێکی زەروری ئەمان دەتوانین بۆن ئەم کتابە وەکو دەتوانێت ڕێبەرێکی کار ئاسانی بۆ خێزانەکان دەستیشان بکرێت. هەر ناوی لەسەر کتابەکەت نووسین ڕێبەرێک بۆ خێزانی منداڵانی ئۆتیزم و مامۆستای پەروەردی تایبەت لە خێزان دەتوانێت مامۆستای پەروەردی تایبەتی سوود لە تاوی ئەو زانیارانە ئەو کتابە ببینێت. زۆر باش مامۆستا گەنگە بێمە سەر ئەوە باسیەوە بکەین من یەکەمین پاڵنەر کە بیرت لەوە کردەوە کتابێک پێویستە لەنەوە ئەو بۆشایی کە لەم بوارەدا هەیەوەیە کە سەرچاوی زانستی نەبوون دوای ئەوە هەز دەکەی بۆ نەخولیاش پێویستە بۆی ئەمە بتوانین کە لە بوارەکەی خۆماندا هەن خزمەتێکی جیاوازتر پێشکەش بکەین کەلەوەی کە بە بەردەوامی لەسەری ڕۆی ئەکید ینی ئەگەرە تو خولیای ئیشەکەت نەبی حەزت لە ئیشکردن لەگە ئەو نەوە حاڵەتانە نەبیتن زەحمەتە ینی زەحمەتە ناتانی
ئیشەکەت بە جوانی بکە ئیشەکە بە پیرۆزی وەرگری ینی بەڕاستی پێویستە تو خولیا و حەزت خۆشەویستیەکەت هەبی لەو ئیشەی بەڕای من ئەو خۆشەویستی ئەو محیبەتت نەبی لەو ئیشەی زەحمەتە بتانیش لەگە منداڵان هەتا هەمول ناکەی زۆر باشە قۆناغەکانی گەشەکردنی منداڵیشی تێدا بوون منداڵە گەشەکردنی بۆ شێوازە بوو هیچ گرفتێکی نییە بەڵام ئەگەر گەشەکردنەکەی بۆ شازە بوو بۆ نمونە دەستنیشانی بکەی کامە گرفتەکانێکی ساکە جوانە گەشەی منداڵی ئاسایی تێدایە بەرامبەر بە گەشەی منداڵەکی ئۆتیزم بەراوردکردن بەڵێ بەراورد هەمووی بەخاڵ باس کرا کە منداڵەکی تەبیعی کە لە دایک دەبی هە لە دایک بوونەوە کو گەشە دەکاتن کە سلبیاتەکانی چیە و ینی چ خاڵەش تێدایە دەکرێت ئاسایبی چ خاڵەش تێدا ئەگەر ئەو خاڵانەی تێدا دەکرێت بترسێ کە زوو بە منداڵەکە ڕابگەی و ئیشی لەسەر بکەی ئیشی لەسەر بکەی زۆر باشە مامۆستا لە کۆتاییدا چ پەیامێکت هەیە بۆ نمونە یاخود چێ ئەوانەی کە یارمەتی دەرت بوون پاڵنەرێک بوون بۆی بۆ بتوانانی ئەو کتابە بنووسی ئەگەر سوپاس پێسای بکەم بەڕاستی ینی سەپۆرتەر لێرە ئەمن چەند ڕێکخراوەکەم کرد بەڕاستی هیچ ینی یارمەتیەکیان نەدام و لە عیلەکەی خۆم چەند کەسێک بەڕاستی پشتیان گرتم و یارمەتیاندام کە ئەو کتابە بگاتە دەست خوێنەران لە زۆربەی کتێبخانەکانیش بەردەستە یان هیوادارم زیاتر ئەو ڕێکخراوانەیە و حکوومەتە زیاتر احتیمام بەو بەشەی بداتن ئەگەر یەکە لۆ نمونە خولیای و ئیشەی هەیە زیاتر بەرە پێشی بباتن و زیاتر پشتگیری بکاتن لە پشتیوی بەڵێ دەستان خۆش بێ ئەخوا بۆ داهاتوو هیچ پلان هەیە کە درێژەی پێ بدەی بۆ منەوە کو زنجیرە کتابێک و کو زنجیرە ڕێبەرێک پێشکەش بە خێزانەکانی بکەی لۆ یەکەم زار لە بەرنامەکەن گۆوە کە ئەو قسەی دەکەم و کتابەکەم تقریبان تاوە بەزمایە چاپ بکرێ زیاتر ناساندنی ئۆتیزمە دەواازە کتابەکە بەناوی دەواازەیەک بۆ ناساندنی ئۆتیزم ئەو کتابە زیاتر لۆ کەسانی ئاساییە یعنی کە منداڵەکی ئۆتیزم لە بازار دەبینن یان لە شوێنێکی گشتی دەیبینن بە چاوەکی خراپ تەماشای نەکەن زیاتر ئەوانە باس کردێ لە کتابەکەی کە کو یانێت و منداڵەکی دەبینی بە چای بەزەی تەماشای نەکەی یان بە چاوی تەماشای نەکەی زگت پێی بستێتن یان هەر نەوەک یان زیاتر لۆ کەسانی ئاسایی نووسرایە کتابە زیاتر خەڵک چاوکراوە بیتن بەرامبەر ئەو منداڵانە هەر زۆر شتێکی باشە مامۆستا پرسیارێکی زۆر تایبەت کە لاانە شەخسیش بێ بەڵام ئەگەر بڵین بۆ نمونە ئۆتیزم جیهانی ناو ئۆتیزم چی بە تۆ بەخشێسا بۆ نمونە گەر لێم پرسم بەردەوام دەڵم ئەو ئارامی کە لەگەڵ ئۆتیزم بەدەستم هێنا و پێشترنم بۆ خۆشەویستێکە بۆ دنیا بۆ جیاوازی بینینەکە هەم بۆ لانێ لە ئۆتیزمەوە فێر بووم تۆ چۆن پێناسی ڕاستی ینی ئۆتیزم یان فێر دەکا کە تەحملت هەبیتن فێر دەکا کە تەحمل لەگە دەرا پشتەکەت بگۆڕێتم بەناوچی دەتان برێم ئاسایی لە کەسە کە ئیش ناکە لەگەڵ منداڵانە تەحملەکی باش دەبیتن تەعاملەکی خۆش دەبیتن یعنی ئەم بەڕای من ئۆتیزم بە کەم کورتی نبینیم ینی منداڵک کەم ینی دەبینم ئۆتیزمە ینی ئەوە نییە برێن زگم پێی بستێتن یان پێم کەم بیتن بەڕای من دنیای ئۆتیزم دنیایکی جیاواز تایبەت بەخۆیانە ینی پێویست ناکە ئەوان دنیاش تایبەت بەخۆیانەکە ئەمەش دنیاش تایبەت بەخۆمان هەیە بەڕای من ئەوان دنیایکی تایبەت بەخۆیانە لێە هەز بە نەقص ناکەم ینی منداڵانە نەقسیان هەبی زۆر باشە ئاوتە خوازی ئەو فەراغانەی بوون منە هەر لە ڕێگەی خزمەتکردنەوە لە ڕێگەی هۆشیاری کۆمەڵایەتیەوە کە لەناو کۆمەڵگادا وردە خەریکە بەدەست بەڵام ئێستا ژمایەتی کە بگاتە و ڕادەیە کە جێی ئومێد و دڵخۆشی بێ چ شتێک بەدەست بێ یادم بۆ حکوومەت چی بکەوە خێزان چ بەرپرسیارەتێک گوۆ ئەمە تاکان ناو کۆمەڵگە چ دیسان بەرپرسیارتێکمان هەیە سەبارەت بۆ جیاوازی کە هەیەن ئێمە قوبڵیا بکەیت ڕاستی حکوومەت بۆ بڕیارێکە دای کە منداڵانی ئاسایی منداڵانی ئۆتیزم ئافۆن ئەوانێک کە ئاستەچ مامناوەندانێت تێکەڵ بە مەکتەبەکانی ئاسایی بکرێن ئەوە بڕیارێکی زۆر باش بوو بەس لێرەدا یان پێویست بوو کە ژووری سەرچاو لە هەموو مەکتەبەکان هەبیتن بەداخۆنیە ینی زۆر کەم لە مەکتەبەکان هەیە بەڵێ ینی پێویستە گرنگی بەو لایەنە بدرێت کە ژووری سەرچاو لە هەموو مەکتەبەکان هەبی ڕاستە مامۆستای پەروەردەی تایبەت لە زۆربەی مەکتەبەکان ئێستادا هەیە بەس ینی ئەگەر ژوورێکی سەرچاوە نەبی بە تاوی ینی بەڕای من هەبوونی ئەو مامۆستایانەش لێرەدا کەم کورتی دەبیتن ڕاستی ئەی تاکان ناو کۆمەڵگا چ بەرپرسیارەتێکیان هەیە سەبارەت بۆ ئەو جیاوازی کە هەیە ئێمە بتوانین بۆ جیاوازی قوبڵیا بکەیت تاکانی ناو کۆمەڵگا ئێمە وەکو تاکێکی بوون من و تو هۆشیارێکی باشمان هێچکە بەرکەوتی ڕاستە خۆ بەردەواممان هەیە لەگەڵ ئۆتیزم بەڵام تاکێک کە هیچ زانیارێکی نییە سەبارەت بە
ئۆتیزم چییە، زۆرێکی جیاوازی تایپێکی ئینسانە، مافی ئەوەشی نییە کە بە هەڵە خوێندنەوە بۆ کەسایەتی بکە، مافی ئەوەی نییە کە ینی بە شێوازێکی کەم و کورتی بیناسیێنێ، بە شێوازێکی گێرەشن چی بەداخەوەکان زۆر پێناسانە لەو کۆمەڵگادا هەیە. بەڕاستی هەڵە تێگەیشتنی زۆر هەیە ینی لە ناو مشتەما، ینی بەڕاستی وە دەزان ئۆتیزم شێتیە، یان وە دەزان ئۆتیزم بە زۆر بەکارهێنانی مۆبایل زۆر داکوباب هەیە. دەرێ منداڵەکەم ئایبی نەبوو، بەس لە 2 ساڵی زۆر مۆبایلماندەیە تووشی ئۆتیزم بوو، نازانی کە سەبەبی ئۆتیزم کە زگماکە لە دایک منداڵەکە ئۆتیزمە. هەڵە تێگەیشتنی زۆر هەیە، لێرەش زۆربەی باس کرایە، بەس لە کتابەی کە لە داهاتوودا ئینشاڵڵا چاپی دەکەم دەواازەیەک بۆ ناسانی ئۆتیزم هەمووی باس کرایە بە تەفاسیل، ینی دەکرێت دەتانم برێم لەو کتابەی کە زۆر ینی تاکەکان دەتان زۆر چاپکراوە بن بە ئینشاڵڵا، و لە کە بە چاپ گەیشت عادەدەکی زۆر چاپ دەکەم تا ینی هەر تاکەکی ئاسایی بتانی لە ئۆتیزم بگاتم، بزانانی ئۆتیزم چیە، بزانینەوەی لە ئۆتیزم کە کۆتاپیان کەمەڵسەگەم بەرداوەکەمان دێربتێ خەڵکی بگەێنێ. کۆتاپایانمەوەیە کە هیوادارم لاینی پەیوەندیدار زیاتر احتیمام بەو مەجالەی بدەن، زیاتر احتیمام پێدرای، بەس هیوادارم زیاتر احتیمام پێ بدرێ و سەنتەری حکومی زیاتر ببێتەوە و سەنتەری نوێ نەک هەر تەنیا ئەهلی ینی زیاتر هیوادارم زیاتر احتیمام بە سەنتەر حکومیەکان بدرێت، زیاتر سەنتەری حکومی بکرێتەوە و پێم لۆ هەموو تاکەچ کۆمەڵگا ینی هیوادارم بە چاوەکی بەزەیە و تەماشای منداڵانە نەکەن، ئەو منداڵانە پێویستیان بەوەیە تو یارمەتی بدەیت، نەک بە چاوەکی کەم یان بە چاوکی خراپەوە تەماشای بکەیت. هەر هەبن ئینشاڵڵا پڕزانیاری بێن ئینشاڵڵا. بینەرانی بەڕێز، خوێندنەوەمان بۆ کتابێک کرد کە مامۆستای بەڕێز نووسی بووی، بەڵام هەر لە درێژە قسەکانیشمەدا ئاماژەمان بۆوە کرد کە ئەم دنیا جیاوازی و ئەم جیاوازی گورەی ئۆتیزم کە هەیەی پێویستی بە هۆشیارەتیە، پێویستی بە هۆشیارێکی گشتی ناو کۆمەڵگا و زائیدەن بەرپرسیارەتی سەرشانی هەر هەموو تاکێکی ناو ئەم کۆمەڵگایەیە کە بۆ جیاوازی هەیەە لیان بڕوانین و تەماشان بکەین و قوڵیان بکەین. ئاوتخوازم ناوەڕێکی کتابەکەتان بەدڵ بێت و بتوانە بەدەستی بێن تاوەکو زانیاریەکانتان سەبارەت بە ئۆتیزم و پێوەرەکانی هەڵسەنگاندنی ناو ئەم کتابە ئیسفادەیەکی بێ بۆ خێزانەکان. تا بەرنامەی داهاتوو لەگەڵتاندا دەبن، شاد و بەختەوەر بن، خواتان لەگەڵ.